لە ئێستاشا ئەزانین لە جەژنا کۆمەڵە نەریتی کوردەواری زۆر جوانمان هەیە لەگەڵەوەی کە جلوبەرجی کوردی ئاڵوواڵا لە بەرەکەین و سەردانی یەکترەکەین و لەگەڵ ئەوانەشا کۆمەڵە ئەکسسوارات لەگەڵ خۆمانە بەکارێنین بە تایبەتی لای پیاوان ئەمەی کەیبینین لە ستۆدیۆکەیە تەسبیحە ئەم تەسبیحە کە بەردەوام بەکارهاتوو لە باو باپیرانمانەوە هەمیشە بەدەستیانەوە بووە بابزین ئەمە مێژۆکەی بۆکەی ئەگەڕێتەوە و لە هەمان کاتیشا تەسبیح چۆن بەکار هاتووە لە کۆنا لە ڕووی مێژویەوە چۆن باسی لێکراوە لە سەرەتاوە زۆربەی ڕۆشنبیران بۆ ئاماژەی بۆکەنیان نیشانەیەکە بۆ خواپەرستی و تەوەسوف و باسکردنی ئەوەیە بۆ ئارامکردنەوەی دەروون وەلامان کاتیشا لە ڕووی مێژویەوە تەسبیح بەکارێنەوە بۆ خوداپەرستی لە هەند دێنێتەوەیە تەسبیحیان شۆردۆتەوە و ئاوەکەیان وەکو دەرمان بەکارێناوە وەکو نووسەر سەلاحڕاوی مامۆسا بەڕێزیان لە کتێبەکەیە کە بە ناونیشانی پیشێک لە لێکۆڵینەوەی کللتوری میلیە ئاماژە بەوە کات کە چۆن سەرەتا لە مێژووە چۆن تەسبیحیان بەکارهێناوە و لە ناوچی خورما لە ڕێکی خڕنووک دواتر لە داری زەیتون مورویان دروست کردو و هەندێکیشان دەرمانیان لێ دروست کرد دوجاریش بەکار هاتووەکو شێوازێکی ئێستا کەبینین و تەسبیح چەند جۆرێکیشی هەیە جۆرەکانی جیاوازن لە ڕووی قەباری دەنکەکانیەوە لە ڕووی درێژیە و لە ڕووی ژمارەی دەنکەکانیشەوە بگەڕێنەوە بۆ لای یەهودی و مەسیحیەکان کە لە نزا و پاڕانەوەکانیان لە ناو پەرزگاکانە بەکاریان هێناوە و چەندین کات ماونەتەوە لەگەڵ ئەوەی لەگەڵ تەسبیحە چوونەتە خەڵوەتەوە بۆ ئەوەی لەگەڵ خودای خۆیانە خدا پەرستی بکەن ئێمەش ئەمڕۆ ئێمە لە ڕۆژی جەژنا کە ئەبینی زۆربەی پیاوان سەردانی ماڵەکانەکەن و تەسبیح بەکارەهێنن و زۆر کاتیش هەندێک کەسیڵە وە تەسبیحم پێ نەبێت ناتوانم ئەو ڕۆژە بچمە دەرەوە یاخود تەسبیحی زۆر جارەڵێن مۆچی کەس نییە دوایش ئەمە لە ڕێگەی میوانەکەمانەوە گفتوگۆی زیاتری لەسەرەکەین بابەتێکی کەشمانەیە لەسەر وێنە هاوکارم سەحر ئاماژەی پێ هەر لە بەشێکی بەرنمەکە ئەم ڕۆژمان میواندارەتی وێنەگرێکی ئازیز و بە تەمەن و بە ئەزمموی ئەم شارە جوانەمان کردووە کە بێگومان لەبەر ئەوەش با بڵێن ئەم هەلەمان خواستۆتەوە باسی وێناکەین کە لە ساڵانی پێشوە سەرکۆ لە شاری سلێمانی هاتن داهێنانێکی جوانیان کرد ئەو منداڵانەی کە ئایلەکانیان پیان خۆش بوو کە وێنەکانیان بۆ هەمیشە بمێنێتەوە کەسانی دیکەش ئەو جوانیە لێیان بێبەش نەبێ هاتن کردیان بە فۆتۆیەک و فۆتۆکان کرد بە کارپۆستال لە ڕۆژانی جژنا وەک جژنانەیەک پێشکەشی یەکتریان دەکرد ئەمە ساڵانێکی زۆر لەناو ئەم شارەیە بەم شێوەیە جژنە پیرۆزە لە یەکتری ئەکرا و جژنانە بە یەکتری پێشکەشەکرا لەم ڕۆژەیە جا ئێمە ئەمانێت لەسەر ئەم بابەتە بدوێن ئەم نەریتە لە کیۆ هات ئەم داهێنانە ئایا تایبەت بە سلێمانیە یاخود لە شوێنەکانی دیکەش کراوە ئەو مناڵانە کام بوون ئەم نەریتە بۆ ئێستا ئەبینین کە نەماوە بەداخەوە و لەسەر ئەم بابەتەش ئەدوێن هەر بۆیە میواندارەتی بەڕێز مامۆستا جەمالمان کردووە مامۆستا جەمال ساڵح کە بەڕێزیان سەرۆکی کۆمەڵی وێنەگرانی کوردستان و هەروەها بۆ ئەو بابەتی تەسبیحەش ئیبراهیمەوە کوچەکانی کەلتوری زۆر زۆر بەخێر بێن بانیتان با جژتان پیرۆز بێ سپاس بۆ ئەمە دەبوونتان بەرلێچینە لای گفتگۆکەن زۆر بەخێر بێت کاتە هەربا لە مامۆستا جەمالەوە دەست پێ بکەین مامۆستا جەمال بێگومان ئەزانین لە جێژنا زۆر گرنگە کە تۆ جژنانە بێ بەیەک باسی ئەوەمان کرد کە بەم شێوەیە وێنەی مناڵەکان ئەخرایە سەر کارتپۆستاڵێک وەک جژنانە پێشکەش بە یەکتری ئەکرا خۆت تا چەند نێوانت لەگەڵ ئەم جژنانانەیە هەبوو هەت بوو وێنەی لەم جۆرەکە بە خۆتیان دابێ یاخۆت پێشکەشی کەسێکت کردبێت من پێشێکی زۆر سپاسانەکەم و جژنە پیرۆزە لە سەرجەم خانەوادەی شەهیدان و پێشمەرگە قارەمانەکانی کوردستان و سەردەم هەموو گەلی کوردستان تێگڕا بەبێ جیاوازی و لە سەرجەم وێنەگرانی کوردستان سەرجەم ئەندامەکانیان بە کۆن و تازەوە و زۆر زۆر پیرۆزباییش لە کامێرەمانەکانەکەم و لە هەموو ستافەکانی کە لەم ستۆدیایە بەڕاستی کورسات بووە لانەی هەموو کەسێک لە کوردستانە ئەو بێنە سەر باسی فۆتۆ لە ڕۆژی جەژنە بەداخەوە ئێستا ئێمە کەوتونێتە هەلومەرجێکەوە لەبەر پێشکەوتنی تەکنۆلۆژیا زۆر ئەو شتانی کە جاران بەکارە هاتوو ئیشمانتیا کرد هیچی نەماوە بەسەر چووە ئێمە جاران لە جەژنا چۆن ئێستا خەڵک هەوڕەیە بۆ کڕینی برنج و قەیسی و گۆشت و فاسۆلیا لە ڕۆژانی جەژنیشە ئاوا خەڵک هەوڵەیە بۆ ئەوەی کامێرەیەک بەدەست بێنێ بۆ جەژن وێنەی تیا بگرێت ئەهاتن لە ستۆدیەکان بە عەکسی هەموو دنیاوە جاران ستۆدیۆ ڕۆژانی جەژن ئەکرایەوە
بەردەوام بووین ئەو سێ و چوار ڕۆژەی جژن بۆ ڕسمگرتن لە ناو ستۆدیۆیە و یاخو ئەو فلاش ژێڕانەی کە هەبووە گەڕۆک بوون و یاخو فۆتۆگرافەر بوون لەناو شاری شاه هەبوو ئیتر ئەمانە تەوزیع بوون بە شوێنێمانی کە سەیرانگەیە و جۆلانی و دوای ئەوە لە ستۆدیەکانە دەستیانە کرد بە ڕسمگرتن و بۆ یادگاری بمێنێ بەڵام ئێستا عکسەوە بۆ ئێستا لە عارفەوەتر ئەو ستۆدیانەی ئیش و کاریان نەماوە خەڵک دڵی بەوە خۆش بوو جاران لە جەژنا کە جەژنە هات بۆ گرتنی وێنە بۆ جلو جوانانی کە کڕیوێتی بۆ ئەو جلو بەرگانی کە لە بەریایەتی چکچ و کوڕ و پیاوی گەنج و پیر و هەمووی چاوەڕێی ئەو ڕۆژە بوون بەڵام ئێستا بەداخەوە نەماوە بەڵام ئێمە حاڵەتێکی ترمان بەدی کرد لەوەیە کە ڕۆژانی جەژن پێش جەژن کۆمەڵێک کارتی هین هەبوو معایدە هەبوو کە ئەکرا بە معایدە و پێشکەش بە ماڵانەکرا بە برادرانەکرا ئێستا بە هەر هاوکات لەگەڵ قسەکانی جەنابەت هاوکارانمان یارمەتیمان من کۆمەڵێک لە فۆتۆکانیش با بەیەکەوە بیبینین جا جەنابیشت ئەگەر قسەکان با تاواکەری ئەو وێرانە بێت کە بەیەکەوە بینین کارتی معایدە هات لە ئێرانەوە لە خاریجەوە نەبوو لە سلێمانیە یا لە شارەکانی ترا من خۆم لە بەقا ستۆدیۆم هەبوو ڕۆژی جەژن سەدان وێنەگر تقریبا هەر لە ستۆدیەکەی منە نۆ فۆتۆگرافەر هەبوو ئیشیانەکرد بۆ ئەو ئیشانە ئەتر ئاهاتن ئێمە چیمان کرد لە جیاتی ئەوەی کە ئەو دیمەنی ئێران و وڵاتەکانی تر بکەین بە کارتی معایدە هەڵەساین لە ناو ستۆدیەکەیە بە ڕسمی کارەبایی پۆرترێتمانەگرت و ئەو ڕسمانەمان ئەیاوە بە خاوەنەکانی و یاخو بە سەدان هەزار وێنەمان لەسەر چاپە کرد و ئەو ڕسمانەیانە برد وە کارتێک بەجلی کوردیەوە مناڵ بوون بە تایبەتی مناڵەکان بەجلی کوردیەوە سەروبەست و ئەو دیمەنە جوانی کە لە جلی کوردیا هەیە پێشکەش بە خانەوادەکانیانە کرد یا بۆ کەسانی کە لە دەرەوەی وڵاتن یعنی لەم ئەخیرا من خۆم تقریبا زیاتر هەر ڕسمێک لەوانی کە ئێستا بەداخەوە زوو فریان نەکەوتم بۆتان بنێرم وێنەی وا هەیە 10,000 وێنم لەسەر چاپ کرد و بۆ دەرەوەی وڵات بۆ ئەو کۆمپانیانەی کەوا جلی کوردی ئەکەن و ئەیان کرد بە دیعاە بۆ سەر جلە کوردیەکان ڕاستەوەکو ڕیکلامی بەکاریانە مامۆستا بەردەوامی لە گفتووەکەمان با بچینە لای کاگناسیە بەیانی باش جەژنە پیرۆز بێ پێمە خۆشە پەیامی خۆشە بڵێ لەم جەژن سەرجەمبینەرانی شاش جوانەکەی کورسات باش جەژن پیرۆزە لە هەمووتانەکەم هەموو کارمەندانی کورسات لە هەموو مسلمانانی جیهان لە خانەوادەکەی خۆم لە بەڕێز مامۆستا جەمال کە مامۆسایەکی عەزیز و خۆشەویستی شاری سلێمانیە لە بواری هونەری فۆتۆوە سپاس بۆ کورسات کە هەمیشە لە خەمی کاڵچەرە کوردیەکان هەبووە کە لەم دوایانەشا بینیم کە گوندێکی دروست کردە بە ناوی ئاوایی کورسات کە ئەمە یەکێکە لە جوانترین کارەکانی کورسات هەمیشە کورسات شوێنێک بووە بۆ زیندووکردنەوەی کاڵچەرە کوردیەکان دەستەکانە خۆش بێ سپاس بۆ تۆ کورسات ماڵی هەمووانە کورسات هەمیشە دەرگای ئاوەڵایە بۆ کەسانی وەکو ئێوە مامۆستا بەڕێز کە بتوانن ئێوە بەرهەمەکانتان لێرەوە پەخش بکرێ ئەمڕۆ باسی تەسبیحمان کرد و تۆش یەکێکی لەو چالاکەوانەی کە زۆر گرنگی بە کەلتورەی وە خۆشە مامۆستا فۆتۆگرافەرێکی زۆر بەتواناشە دەستخۆشی و لەکەین و لەگەڵ کۆکراوەی ئەم هەموو تەسبیحە ئەوەی جێگەی دڵخۆشیە لە هەموو پارچەکانی کوردستانیشەوە تۆ تەسبیحەکانی کۆ کردوێتەوە کە هەر یەکەیان پەیوەستە بە ناوچەیەکەوە من سەرەتایەکی کورتم وت لەسەر تەسبیحەکە لە نەریتی خۆمانە چۆن توانیمانە ئەم تەسبیحە بخەینە بەشێک لە کەلتوری خۆمان من ئەمێ سەرەتا باسی تاواکەری قسەکانی جەنابەت کە باسی سیفاتەکانی تەسبیحی قەسوانت کرد بەتایبەتی تەسبیحی من ئەمێ باسی قەسوان کەم باسی دارە بەند کەم ئەم دارەی کە ئەمە بەرهەم دێنێ یەکێکە لە باشترین دارەکانی دنیا کە خۆشبەختانە بوونی لە کوردستانی خۆمانە لە هەرچوە باجە کوردستان بوونێکی زۆر زۆری هەیە کە ئەمە ئەم جۆرەدارە دارێکی زۆر زۆر باشە ئەگەر بتوانرێت لەڕێی لەلایانی پەیوەندیدارەوە دەستی و کەسانە بگرێ و گوندنشینانە بگرێن کە ئەو دارانی تایە ئەو دارانتیان ڕوێ من دڵنیام بەرهەمی ئەم دارە هیچی کەم نابێت لە بیرە نەوتێک لە نەوتی ڕەشی ژێرزەوی چونکە ئەم دارە بیدایەت کە دروستە بێکە بەهار سەرەتای بەهار کە پێگەل دەوری مانگی 5 بەدواوە ئەم قەسوانە سەوزە سەوزە ئەم قەسوانە سەوزە ناسکە بۆ خواردن بەکار دێت کە هەموو بەکتریاکانی لەش ئەکوژێ بە خواردنی لە کوردستانی خۆمان زۆر نەریتێکی جوانە کە چین لێ یەکەن و هێن لە ناو ماست و دووە ماستا و دۆ ئەیخۆن بەڵێ بە سەوزی ئەیخۆن هەنێک بۆ ترشات بەکارێنن هەنێک سەوزەکەن دەکەن لەگەڵ برنجا کە تێکەڵی برنجەکەن یعنی خواردنی
باشترین سوودی هەیە بۆ لە ناوبردنی بەکتریا بەهایکی خۆراشی باش زۆر باشیە دوای ئەوە کە لە مانگی نووە ناوک دەرەکان ناوکە بێ و توێژێکی ئەم توێژەی دروستەکات و ناوکی تا بێ خواردنی ئەم ناوکە چارەسەرێکی زۆر باشکە بۆ پاڵاوتنی ئەو خوێنە پیسانەکە لە جگەری ئینسان ناکۆ بێتەوە و پێڵن نەخۆشی جگەر ینی چارەسەرێکی زۆر باشە هەتا لە دەرفێتێکا جەنابەت ئازیێتت ئەگەین بۆی کە بەس لەسەر سوودەکانی قەزوان قسەمان بۆ من سوودەکانی سوپاس بخوا لە یادەوەرەکانی شعسمانی نەقشبەندیە خوێندومەتەوە کە مریدێکی لە ڕۆژهڵاتی کوردستان ئەچێت سەردانێک ئاڵێ قوربان لەبەرەوەی کە جەنابەت براکەت شێخ مادیح کوڕەکە شێخ مادیح ئەو کاتە مەسوولی سەحای هەموو ئێران بووە ئەڵێ بەشکم لە ڕێەوە دکتۆرێک پیاکەی بۆ گوندەکە خۆمان ئەڵێ پێم سەیرە تۆ واڵی بۆ گوندەکەتان دارەبەنیتان ئەڵ بڵێ بڕۆ دارەبەنێک خزمەتکەن و بەرەکەی بخۆن باشترین دکتۆرە لە جیانە ئەوەندە سوودی هەیە ناوکەکەی کەوتم کە مانگینۆ لە دەوری مانگینۆ تادە ئەو ناوکەی خواردنی زۆر ئیسفادە هەیە بۆ نەخۆشی جگەر باش ئەمە کەی ئەکرێ بە دنکی تەزبێح دوای مانگیدا لە مانگیدا بەدواوە ئیتر ئەم قەسوانە ڕقە بێت ناوکەکەشی ناوی بەکەڵکی خواردن نامێنێ ئەچن لێەکەینەوە لە دارەکان لێەکەین و یان ئەوەرێتە بندارەکە کۆیانەکەین و ئەیانێنین لە ماڵ و تامان نەبێ خۆشەی بکەیت کۆمەڵێ داودەرمانی هەیە بۆ منە ئاو لیمۆ بیدات تۆخڵێکی زۆر ڕقی پێوەیە ئەو تۆکڵە بێ بکەیتە ناو ئاو لیمۆ بۆ ماوەی 3 ڕۆژ تا 7 ڕۆژ تایە بێ بۆی ئەو تۆکڵە نەرم بێ دوایەوە کە ئەیکەیتە ناو قوماشێک و ئاوای لێەکەی تۆکڵەکەی لێبێت و قەسوانەکە ئەمێنێتەوە پێوەکردنی ئاسانە ئەمجا قەسوانەکە کەمایەوە دوای ئەوە 3 ڕۆژکێکێتە ناو ئاوێکی سادەوە ئاوێکی شلەتێنی گەرمەوە 3 ڕۆژ لەو ئاوا بێ بۆ ئەوی ئەم ئێسقانەی نەرم بێتەوە تۆزێ ئەی بێت لەوێ دەستگایەکەیە کونی یەکەن کە کونیان کرد دوایەوە ترێ بێت و لای کەسێکی شارزا ئەیگریتەوە و گوڵنگی بۆ دروستەکەیت و ئەگری ئەگەی بۆ تەزبیحە ئەم گوڵنگی پلاستیکە یان ئەمەش هەر با بڵێن کوردەواری و ئەو کوردەواری و هەر خۆمان دروستەکەن لە بەچی دروستەکرێ ئەمە هەمووی شلیلەیە بن و شلیلە ئەیکڕن و لە ماڵۆ ئەو خەڵکانەکەن لە ماڵۆ هەن پیرەژن و پیرەپیا هەن لە ماڵۆ دروستەکەن و بۆ نمونە ئەمە دانەی من باشترینی دانەیە کڕی بە 2000 دینار هەشە بە 500 دینار ئەی خودی تەزبێحەکە چەندێک دەرەچێت تقریبا گرتنەوەگەشی تقریبا من بەگرتنەوە بە کوونکردن و بە گوڵنگەکەیەوە دانەی 10000 دینارە مەصرفی بووە هەرێک دانەی 10000 دینار مەصرفی بووە ئەمە بۆ تەزبیحێکی سادە بۆ تەزبیحێکی بەڵامی تر بەپێی ئەو جۆرەکانی کە پارەکە من ئەمە بەس مەصرفەکەی ئەڵێم ئەنا ئەتیایەتی تەزبیحی تایە بۆ نمونە لە $100 تەزبیحی تایە تاکونە $2000 باش لەسەر ئەوە قساکەن ئەمە کاکڕێباز مایکەکە ئازیێت کێشی گری بەدەستەوە ئەگەر مایکەک کاکڕێباز تەزبیح چی؟ تەزبیحێکی پێنجسەویمە دەستەکانە لە ماڵەوە من پێشنیارێکم کردووە کە لە مناسبەی شەکرا خواردنەوەی پیاوانی کوردستانە پێشنیارم کردو لەبری ئەو پارچە شوشەی لەبری ئەو چۆزە شیرینیە بەسەر چوەی کە ئەیدەن بە خەڵک مناسبێکی پیاوانە بوونا هاتوو تەزبیحێکی ئاوا کە ئەو شیرینەکەکردن زیاتر لە 20000 دیناری تێچێت تەزبیحێکی ئاوا 10000 دینار 15000 دینار هەیە سادە ئەیکەمە ناو زەرفێک و ئەمە بۆ پیاوە دانیشتێکی پیاوانە هەر پیاوێک دیارێکی جوان تەزبیحێکی ئاوای بگێت ئەژمێنێتەوە لای وەزائیدەن بەکارهێنانی پیاوکە ئاوایەکە هەچی ڤایرۆسی دەسەی کوژێ کاتە ئەمە فەلسەفەی ئەمەیە کە جاروبار بەکارهێنانی ئەمە لە یادەوەرەکانی لە یادەوەرەکان شعسمانی نەقشبەندیە من بە زۆر بەڕوونی خوێندومەتەوە زۆر بە تاکیدیش تاکیدی لەسەر کاتەوەڵێ بەکارهێنانی ئاوها هەموو ڤایرۆسی دەسە کوژێ باش کاک ناسیح لە پشتەوەیە کاک باس پرسیارێکی تەزبیحەکە تا گران پێ ڤایرۆسی زیاترە بە گرانەکەی تایبەتە بە جوانیەکەیەوە بە دەرکەوتنی جوانەکەیەوە هەیە ئەبڵەقە هەیە بۆ نمونە کۆمەڵێ شێوازی هەیە چۆلەکە خۆرمانێ دەستنەخشمانەیە باینجانیمانێ ئازێتت ئەیەن هەر بە وردی تۆزێک ئەوانەمان بۆ ڕوونکەیتەوە بۆ نمونە ئەمەی کە ئەیبینن ئەم بەشەی ئەم کەڤەرە ئەمە تەزبیحێ 4 پاچە کوردستانە کۆم کردێتەوە لە خۆشەکەی لەوایە ئەم تەزبیحانە من لە هەر 4 پاچە کوردستان لە هەر چیایەکی کوردستان قەسوانی لێبێ دارەبەنی لێبێ ڕۆشتوم سەردانیم کرد و قەسوانیم لێ وەرگرتووە ئەم تەزبیحەی ئەم بەسی کە پێمە بەسی هەر 4 باشترین تەزبیحەکانی 4 پاچە کوردستانە ئێستا بۆ نمونە ئەمە پێوتێت باینجانی بۆ نمونە ئەمە هەر یەکە و نەخشەکەشی جیاوازی هەیە ئەمە باینجانی ئەمەش بەس ئەوە ڕەنگیان جیاوازە ڕەنگیان جیاوازە باینجانی لاسوورە ئەمە لاسوورەیە ئەمە سادەیە باش
بۆ نمونە ئەمە پێوترێ ژێرگەڵا ئەمە ژێرگەڵای گوندی هاواری خۆمانە گوندی هاواری خۆمان دێرە گوندی هاوارێکێکە لەو گوندانی خۆشبەختانە لە هەر چوارپاچێ کوردستان زۆرترین سێ کوچکەی هەوارە کۆن سێ کوچکەی هەوار کاکەیەکان سێ گوندە لەوێ سێ گوندە لەوێ زۆرترین دارەبەنی کوردستان لەوێ جوانترین دارەبەنی کوردستان لەوێ زۆر باش شوێنێکی زۆر باش نمونونەکانی کەش باسەکەین بگەڕێنەوە لای مامۆسا زۆر جار من جژنانم بۆ هێناون بۆم برادرانە دەستەکانی خۆش تا مامۆسا قسەکە من جژنانیان بەمی ئەمە ئەسپی پێشکەشیش دانی ناشمێرن کاک ڕێباز مامۆسامی خۆم باڵگرم بۆی جژنانەکەم وەرگرم وانە ئەوە کاگڕاستیاڵێ با جوانیش ئەمە ناوی چیت لە چ جۆرەکە ئەوە ئەبڵقی خاوێەوە ئەبڵقی خاوێ بەیانیەوە هاتووم هەرڵم لا سوورەکەمەی سپاسەرەمەی خۆم دەستەکانە خۆش بە سپاسمەمنون دوایشە من جژنا دوایشە بەدڵ وەی گۆڕی مەزە من پێ جوانم من پێ جوانە بۆ جەنابن نێوانە چۆنە لەگەڵ تەزبێحە ئێستا بەیەکەوە هاوپیشن وەک فۆتۆگرافر بەڵام وەک مامۆساگەر باش نەم وەریگات وای بێ بە من وەرێگرم بەس پێتانە فرۆ چۆنە نێوانت بەکاری ئەهێنی ئەگری بەدەستەوە زۆر سەلفی لەگەڵا هەمە بەڵام بەکاری نایە باشە مامۆسا لەگەڵەوەی کاکناسی هەتا دیارەکانیە من پێم خۆش بوو پرسیاری ئەوە بکەم زۆر کات ئێمە لە ماڵان کە جەژنەچی سەردان دەکرد لەگەڵ جەژنە پیرۆزە و قسەی خۆشە ڕاستەخۆ ئەلبومێکیانێنە و کۆمەڵی یادگاری باسەکرا بەڵام بەداخۆ ئێستا ئەمە کاڵبوونەوەی پێ دیارە ینی هەست دەکەی ئەم ئەلبومە کەم بۆتەوە ئەم ئەلبومەوەی لاتووە پەیوەندی کۆمەڵایەتەکانیشی لاواز کردووە بەڕێستان چەند ساڵێکی زۆرە ئەزمونتان لەو بوارەیە هەیە تا چەند گرنگە جارێکی تر بچینەوە سەر ئەوەی کە لە ڕێگەی وێنەوە پەیوەندیەکانمان زیاتر بتەوکەینەوە پرسیارێکی زۆر جوانە بەڕاستی ئێستا چۆن خزمایەتی و کەسایەتی کەس بووە وێنەکەش بە هەمان شێوە کزی پێوە دیارە یعنی بەڕاستی ئینسان بەزەی بە وەزعایەتێ تەمەشاکەی کە جاران وێنەیەک تەگەێت ئەمنە تاوەسا من لە ماڵەوە خۆم تقریبان زیاتر لە 500,000 وێنەم هەیە لە بیدایی کە لە مناڵەکانمان کە لە دایک بوون کە ئێستا تەمەنیان من خۆم 52 ساڵ لەم بوارەیە ئیشەکەم هەموو وێنەکانم پاراستووە بەڵام ئێستا خۆی کێشەکە لەوایە کە تۆ ئەم موبایلە تەکنۆلۆژیایە کە کەس ناتوانێت ڕێگری لە تەکنۆلۆژیای ئەم سەردەمە بکات بەو موبایلە کە ئەیگریت تۆ خۆت موبایلەکەت نادەیتە هاوسەرەکەت سەیریکە نایتە خوشکەکەت نایتە براکە لەبەرشتی شخصیاتی خۆتی تایە لەبەرەوەی تۆ ئەکە ئەو ڕسماناگری هیچ تام و چێژێکی تیا نابینی تەنها بۆ خودی خۆت نەبێت زۆر جاریش دواتر هیلاکە بین ئەیان سڕینەوە بەڵام ئەسرێتەوە دلیتە بێتر ئەمە کۆمپیوتەرە ئەجیزەی دقیقەیە یعنی لە پڕێ کاتێکە چێ بەڵام ئێستا بۆ نمونە من ئەمە هەر بەسیترین شتە تقریبا زیاتر لە 500,000 وێنەم هەیە من لە ماڵەوە من جاران ئەمە ئەلبومێکی بچووکەمە کە هێناومە وەلو ینی زۆر بەدرنگی فریاکەوتم تۆزێ سەحەتیشم تەواو نەبوو جەژنان خەڵک لە ماڵە حیوانی سەرەبڕی ئەوە ساوای ڕسمیشی ماڵی خۆمانە دوو حیوانمان کڕی بوو زوو نەگەیەسا ناتوانیت ئەو کاتە حیوانە سەرەبڕی خێرتە کرد زۆر بەدەگمەند بۆ بەرەو دراوسێ بەڵام ئەوەی کە هات سەیری ئەکرد ئەویش بە هەمان شێوە یا مەسەن کە ڕۆژانی تر هەبوو ئەچووی بۆ مناڵەکان حەزیان لە جۆلانی و شتیوا بوو ئێستا هەموو ماڵە جۆلانی تیا ناچێتە دەرەوە ئەمە یەکێکە لە ساڵەکانی تقریبن هەشتاکان کە خۆمی تیا مناڵەکان میتیایە لە جۆلانی دەرەوە ئەم جۆلانی کە سوڕاتەوە گەمەی ساویلان لە گەڕەکەکانە دایان نابوو مناڵەکان پیان خۆش بوو بانی زوو خۆیانە گۆڕی و زلیان لەبەرە کرد و دەستمانە کرد بە ڕسمگرتن ئەمانە بە هەمان شێوە مناڵەکانی خۆمن بۆ یەکی کەسم نێناو بۆی دوای داوایەکمان لەسەر تەرجیل نەکەن بڵێن بە دێترزە و وێنانەتان بڵاو کردوێتەوە هەر ڕۆژی جەژنە بە هەمان شێوەتر خۆ گۆڕین و جلی جوان و لەگەڵ مناڵ و کەس و کارە ئەچویتە دەرەوە ئەو ئەلبومە ئەمایە وەک ئەم ئەلبومە کە ئێستا ئەمانە زۆربیان لە دەرەوەی وڵاتن و ئێستا گەورە بوونە هەمووی کچ و کوڕی بەقەی ماشەڵڵا منی لاتووە مناڵەکانم بۆی ئەمە مێنا کە بیبینن کە چەندێ تام و چێژی زۆر ئێستا منەوانە هەمووی تەمەنی 40 ساڵە وا لێرەیە تەمەنی 4 ساڵە 5 ساڵە چەند جوانە بمێت و تۆ کە لە موبایلەکە ڕسمیەگری بە 1 مانگی 2 مانگی 3 مانگی
لە مۆبایلەکە تا نامێنێت چۆن وەسفیەکات چۆن باسی خۆیکە جاری وا مامۆستا وێنەیەک ئەکەوتە لای مەسەلەن خزمێکی دوور بەڵێ. دوای چەند ساڵ لە ماڵەکەی ئەلبۆمەکە ئەدبینیە و یەک دنیا یادگاری زین و ئەبووەوە بەڵێ. اینجا ئەدو دەیبا مندانێکی تری لەسەر پشۆرمەوە زۆر خۆش بوو ینی ئەو بێگومانەمانە هەمووی وێنە و ئەمە هەمووی هەمووشی وێنە یادگاریشە. ساڵەکانی پێش هەشتا و هەفتا و ئەوانەیە پێش شەستەکانە ئێستا ئەمە لە ئەوروپایەمان لە کولی بەڵێ بەڵێ سەیدەلی ئاخێنی ئەمەشیان هەردووچیان لە ئەڵمانیان ئێستا خۆیان ببینن لەمەیە پێیان سێرە خۆیان نیانبینەوە تا ئێستاکە ڕاستە. بەم شێوەیە دەستەکانی خۆش بە مامۆستایان یەخوا هەر بمێنی کاگناسپاس بۆ تۆ بەناوی هاوڕێیانی شۆکە بە پشت کامێرە و وێنەگرەکان و هاوکارانی تریشم هەمووی دیاری دانەی ئێوە شایانی جەژن ئێمە بکەینە نەریتێک لە جیاتی و شیرینیەکی زیان بەخش بێن بە یەکتر با بیکەین بۆی کە بتوانین خاڵسەرێکی کوردی زیندوو هەدێ بە یەکتر ببەخشین بەناوی کاگڕێباز و کاگڕاستی و هەمووشیانەوە دەستخۆشی دەکەن بە تایبەت کاگڕێباز مامۆستا جان دووبارە سپاس بۆ ئامادەبوون